ئەوارەکانی ئۆکراین و دەگەڕێنەوە بۆ ناوچەکانیان هەرچەندە تا ئێستا شەڕ و بۆردومان لە ناوچەکانیان هەیە بەڵام بەرگەی ئاوارەی ناگرن. شەڕی ئۆکراین ئاوارەبوونی زیاتر لە 2,500,000 کەسی لێکەوتوتەوە کە زۆرینیان لە بۆردومان و هێرشەکانی رووسیا هەڵاتون و بۆ دۆزینەوەی پەناگەیەکی ئارام ڕویان لە وڵاتانی دراوسێ کردووە. بەڵام هەرچەندە شەڕ کۆتایی نەهاتووە هەندێکیان بڕیاری گەڕانەوەیان داوە. یەکێک لەو ئاوارانەی ماوەی 3 هەفتەیە لە هەنگاریایە دەڵێت بڕیاری گەڕانەوەی داوە بۆ ماڵەکەی لە شاری ئۆسۆرۆت کە شارێکی خۆراوای ئۆکراینە و زۆر نزیکە لە ناوچەی شەڕ و بۆردومانەکانی رووسیا. هەستێکم هەیە کە زۆر قورسا بتوانم بە وشە وەسفی بکەم. ناتوانم ئەما دەربڕم بەڵام من لەوێ لەدایک بووم. ماڵی من لەوەیە. ئەمژنا تەمەن 6 ساڵە لەگەڵ ئەندامانی تری خێزانەکەی ڕویان لە هەنگاریە کردووە. ئێستاش کە بڕیاری گەڕانەوەی داوە ئەندامانی تری خێزانەکەی ڕازی نین بەڵام خۆی سوورە لەسەرەوەی دووبارە بگەڕێتەوە بۆ ماڵەکەی و لە ئاوارەی دانەژەی. ئەو کاتە دەبوو بڕۆین بەڵام ئێستا هەوڵی گەڕانەوە دەدەم. منداڵەکانم ڕازی نەبوون بگەڕێمەوە بەڵام من سوور بووم. خۆشزانم ڤلادیمیر پوتین با گوڵەوە لە چاوەڕوانیم دانیە و پێشوازیم لێ ناکات. ئەوان تا ئێستا نەیانتوانیوە کیف داگیر بکەن. بە دووریشی دەزانم بتوانن داگیری بکەن. لەوانەیە لە 2 ڕۆژی داهاتوودا شارەکەی من ئۆسورد بگرن. فڕۆگەکانیان لێرەیە بەڵام هەرچی بێت من ناتوانم ئیتر ژیان بە ترس و لەرزەوە بەسەر بەرم هەر لەبەر ئەوەی ڕووسەکان دێن. ئەگەر هاتن جارێکی تر دەبمەوە بە ئاوارە هەر ئەوەندەیە. لە کۆی 2,500,000 ئاواری ئۆکراینی زیاتر لە 1,500,000یان ڕویان لە پۆڵەندا کردووە و نزیکەی 235,000یان ڕویان لە هەنگاریا کردووە. لە ڕۆژی هەینیشەوە 10,000 ئاوارەی تری ئۆکراینی گەیشتونەتە هەنگاریا.